ئەرکینیا بەرانکردنی ئەم شارەدا کە لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخاوە بەچەکی قەدەغەکراوی نێودەوڵەت میادە هەموو ساڵە لە شانزیسیا ئەمیادەی هەڵەبجا کرێتەوە بە ئامادەبوونی هەموو لایە ئیمساڵ بەم شێوەیە کە کرایەوە وەفدەکان و خەڵکی خەمخۆری ئەم شارە هاتن تاجەگوڵینەیاندانە و پرسیاری جەنابیشتان کە بۆچی بە دووبەرەیە ئەوە دیارە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە نیگەرانێکی خۆیانیان هەیە و پەیامی خۆشیانیان هەیە بۆ مەسلەیە من زۆرینم دیارە نیگەرانن لەوەی کە لە 34 ساڵی ڕابردووە حکومەت وەکو پێویست ئاوڕی نەیاونێت و بۆیە بڕیاریان داوە بەو شێوەیە بەجیاب کرێتەوە و ئێمە لێرە وەکو شێوەیەکی ڕسمی و لەگەڵ پارێزگار و جێگران و قایم قامەت و ئیداراتی هەڵەبجە لێرە کردومانێتەوە ئەوانش لە شوێنی خۆیان کە بڕیارنەدا بوو بیکەنەوە و زۆر سپاسی وەکو ئێستا تا ئێستا هیچ زانیاریم نییە بەڵام ئەوەی کە لە پێشوە هەیە یەک دوو پرۆژەی استراتیژی هەیە کە لێرە جێبەجێ بکرێت لە زمانی ئەوانەیە کە پردی تووە قوتە ئێستاش جادەکەش خراوەتە تەندەرەوە کە بە هەردووکیان پام پردەکەش و هەم قیرەکەش بکرێ و فەرعەکانیشی بکرێت دیارە سوپاسی وەزیری ئاوەدانکردنەوە و وەزارەتی ئاوەدانکردنەوەکەین بۆ وجودەی کە کردویانە و پردی سازانیش کە استراتیژی و دەواازەیەکی حکوومەتگی باشە ئەوەش وعدەکە بکرێتەوە لایەندا و خراوەتە تەندەرینەوە زۆر سوپاسی تر بەڵام وە کوشتی تازەیش لە ئەرانیە با بچینەوە هەڵەبجا سەرپۆش لەسەر و تیژۆڵەیە هەڵدەینەوە لە پاش چەند ساڵ مەرگەسات و دەربەدەری تێربوون پێی قژی چڕی خۆینەوە لە ئاوی جامە سەوزەکەی دەشت و دەری